ئەمڕۆ کاتژمێر 9:30 لەو کاتەی کە ویستم لە شوێنی پشودانی خۆمەوە بچمە دەوام کە سواری ئۆتۆمبیلەکەم بووم لەگەڵ ئەوەی ئۆتۆمبیلەکەم لە شوێنی خۆی جوڵا بەرەو دەوام لە هەمان شوێن لەو شوێنەی کە دانیشت بووم ئەبووی پێوە درابوو دیار بوو تەقیەوە خۆشبەختانە کە لە کاتێکی زۆر کەمە پێشەوەی ئاگر بگات پێم توانیم خۆم ڕزگار بکەم لە کامیرەکانی چاودێری چۆنێتی تەقینەوەکە دیارە بەڕاستی کردەوەیەکی بە بڕای من تیرۆریستی بوو چونکە ئەو جۆرە کردەوانە تەنها لە بە ڕێکخراوی منەظەم یا بە گروپی منەظەم ئەنجامەدرێ پێشتریش لە کوردستانم جۆرە تەقینەوانە ڕووی داوە بەڵام خۆشبەختانە من سەلامەت دەرچوم لە ئەو کردەوە تیرۆریستیە سایقێک و پێشمەرگەیەکشم لەگەڵ بوو ئەلحەمدوللا ئەوانی سەلامەت بوون و داوا لە دام و دزگاکانی سندورەکەیکەین کە لێکۆڵینەوەی ورد بکەن بۆی ئەنجامدەرانی ئەو کردەوە تیرۆریستیە ئاشکرا بکرێت. کاکرم پێشتر هیچ هەڕەشەیەک هەبووە لە سەرتان یاخود هیچ ئاگادارکردنەوەیەکە بووە؟ ئێمە هیچ کێشەیەکی شخصیمان نییە ئەوەی هەیە بارودۆخی سیاسی و ئەمنی کوردستانە و من گومانەکەم لەوەی کە گروپێک کە ناری پارتی بێ هەوڵی دابێ ئەو کردەوەی تیرۆریستی ئەنجامدا. باشە و دوو نەفەری ترکە لەگەڵ تابوون ئەوانیش سەلامەتن؟ خۆشبەختانە سەلامەتن بەخۆم ئەوان و هەندێک برینی سوگ نەبێ هیچ حاڵەتێکی نەخوازراو نییە.